لروجي نوزدي سي 2003 دیار بوو تاغوتانی ئەمریکایی ئیدارەی جۆرج بۆش دوای گەڕانێکی مەکۆکی بەرهەم ساڵح و دوای ئامادەبوونی مخابراتی ئەمریکی بۆ سەری شنروێ و ئامادەبوونیان لە سلێمانی پاڵاس بۆ ماوەیەکی زۆر و دروستبوونی خەلیەی هاوبەشی دژە تیرۆر لە نێوان پارتی وێچێتی و ئەمریکا کۆمەڵێک لەم ڕەنجانە دیار بوو گەیشتبوو ئەو ئامانجەی کە ئەمریکایەکان نەخشەیان کێشاوە کە دیارە دێنە عێراقەوە و دیارە کە جەلال تاڵەبانیش گەیشتۆتە قەناعەتێک لەگەڵیانە کە ئێمە ئەنسار هەر لە پشتمانەوە بن چونکە ئێمە هێز لەگەڵیەوە بنێرینە خوار و حتمەن ئەوانیش لێمانە دەن و لەبەرەوە بێ عیلاجکردنی بەدەستی ئێوە بێ. هەمووشمان نەزانین ئیدارەی جۆرج بۆش پێک هاتبوو لە هەموو ئەوانەی کە عەسکەرین جگە لە ئەو کاتە ڕئیسی ئەمنی قەومی بوو پاشان دوایی بوو بە وەزیرەی خارجی لە دوای کۆڵن پاوڵ بەبەستم کۆنەلیسا ڕایس ئەوانی تر هەمووی عەسکەری بوون. جۆرج بۆش خۆی بەشداری شەڕی ڤێتنامی کردبوو دیکچینی هەروەها عەسکەریە خۆی کۆلۆنێلە و هەروەها کۆلن پاوڵ و ئەوانی تریش بە هەموو ئەمانەی کە بڕیاری شەڕەکەیان هەموو دابوو و متدەینیش چکە لە حیزبەکان 28 ملیۆن ئەندامی متدەینی بە جمهوری ئەمریکی ئەمانیش لەو پێڕە بوون کە هەموو شتێکیان کەوتوبە بەردەست 56 منەظەمەی ئیسلامیشیان خستبووە لیستی ئیرهابەوە تیرۆرەوە لەبەرە زۆر ئاسان مەرجەکان حتمەن کە قبول کردووە پارەیەکی زۆریش لە یەکێتی وەرگیراوە چونکە گومان لەوەیان یەکە ئەمریکایەکان لە بۆردومان و لە ئاوەدانکردنەوەیە هەر پارەیان وەرگرتو. قائیمەیە کە کاتی خۆی کریستیان ساینس مۆنیتۆر گۆڤارێکی ئەمریکیە ڕۆژنامەیەکی ئەمریکیە بڵاوی کردبووە باس لە لیستی پارەی بەکارهێنانی چەکەکەهی ئەمریکی کارێک لە جزیرەی گوامەوە کە ئەچێ قەسفی عێراقەکە چەنی تێچێ یان ساروخێکی شەبەح بۆ سەعاتێک کە هەڵەستێ چەنی تێچێ هەروەها ساروخێکی کرۆز لەوانەی کەنرا بە و برانەی خۆمانەوە چەندی تێچێ. ئەمانەی هەموو نووسی بوو جگەلەوەی کە مانگی 3 ملیۆن دۆلار معاشی ئەو مخابراتی ئەمریکایانە بوو کە لە کوردستانی ئێمە ئیشیانە کرد. ئەمانە هەمووی وەکو گەلە کۆمەچەیە کۆبوو بوونەوە بۆ ئەوەی کە لەو ڕۆژەیە لەو برابەڕەزانەی خۆمان بدرێ و لە ناوچەکە هەمووی بدرێ. پێش ئەوەی لەوان بدرێ بە 6 سەعات مخابراتی ئەمریکی وا دیارە لەگەڵ هەندێکی نەروێجینەک هەمووی محاولەی فڕاندنێکی منیان کردبوو بەرنامەیان کێشا بوو 6 سەعات پێش لێدانی ئەو برایانە هاتنە ژوورە و دەرگایان شکان هەموو جلوبەرجیان مەدەنی بوو کەس قسەی نەئەکرد تەنها یەکێکیان دوایی بینیوە ناسی کە مەسئولی مەلەفەکەی من بوو لە مخابرات تۆمەتبارکردنەکانم زۆر جار هەمووی ئەوەی کرد بەڵام ئیتر دیار بوو الحەمدوللا نەیانتوانی بگەنە نەتیجە ئەوان کە هاتنە سەر ماڵە و دەرگاکەیان شکان و هاتن ماڵ و ناڵم هەمووی لێرە بوون خەسووم لێرە بوو و قەڵەباڵغیکیش هەبوو هەرێکەش مۆبایلی خۆی دەستدایە و ئیتیصال کرا بە هەرێکە بە شوێنێکەوە. من بۆ خۆم یەکەم لاپەڕەکە کردمەوە هی تەلەفۆنات عادەتەن ئەوانەی کە مهمن وەکو ڕۆژنامە و خەستەخانە و محامیەکان و ئەوانە بە خەتی گەورە لە سەروی دەفتەرەکە ئەنووسم. هەرکە یەکەم جار لاپەڕی دەفتەرەکەم هەڵدایەوە کەوتە سەر محامیە هۆڵەندیەکە خێرا تەلەفۆنم بۆ ئەو کرەوە هێشتا ئەوان لە دەرگایە شەڕەپاڵیانە لەگەڵ سەیدی کوڕم و ئەوانی تر تاکو ئەوان گەیشتنە سەر تەلەفۆنەکەی من خەبەرەکەم هەرگیاندا کۆپێ ناوی کۆپێ ڤیکتۆر کۆپێ لە هۆڵەندا
کە ئەوان کەسانێکی نەناس هاتوون قسەژ ناکەن چونکە ئەوەی کە ئەڵم ئەی ناسم لە خوارەوە بوو ئەو نەهاتە بۆ سەرەوە هێشتا وتم وا دیارە نیازیان خراپ بێت چ بم کوژن چ بم فڕێن نیاشتێکی لەو بابەتە بەس تۆ هەوڵ بدە محامەکەی خۆم ئاگادارکەیتەوە ئیتر حتمما ئەویش کۆمەڵی اتصالاتی تری کردبوو و هەروەها خەبەرەکە زوو گەیشتە کا خالیدی برام گەیشتە TV2 لێرە پێوترە TV2 یان تەلەڤیزیۆنی ژمارە 2 سەحافە هەموو گەیشتن هەتا ئەوان گەیشتن مەش لەو مرخێش و شەڕەپاڵ و بڕۆ و ناڕۆم و جل لە بەرکە و تاخیر بە و شەڕەپاڵێکی تریان لەگەڵ کە لە هەموو شوێنەکات 45 دقەی برد نەیانتوانی ڕامکێشن نەیانتوانی بە شێوەیەک بم بەنە دەرەوە 45 دقە تاخیرم کردن هەروها لە خوارەوەش تەبعاً زۆریان محاولە کرد چونکە بەسییانیان قاچیان خستی بەسەر دڵ و سنگم ڕاشیان کێشا بووم بۆەوەی هەرچۆنێک بێ بمخەنە زاویەکە سەریان نابووم بە زۆپایەکی کارەباییەوە کە مەمەڕەکە گەرمەکە هەرچەند محاولەی لابردنیشمە کرد بۆ ئەوی مەجبورم کەن تەسلیم ببم لەوەی کە دەستمیان بدەمێ بۆ کەلەپچەکردن ئیتر بە هەر حاڵ 45 دقەی خایان هەندێک لەو ڕاکێشانە لە لەقتەی ئەخیریا تەلەڤیزیۆن فریاکەوت و لە سەروی پەنجەرەیەکەوە گرتبووی ئەوەش زوو ئیحراجی کردن بە فەزڵی خوای گەورە چونکە ئەوانی تر دوایی مەجبور بوون 8 سیارەی تر دوایەوە پۆلیسی ڕسمی هاتن و ئیتر ئیشەکە لە دەستیان دەرچوو بە فەزڵی خوای گەورە هەرچەنە دوایی هەر لە شوێنێکی ترۆ لە ماڵە لە جێگایەکە و بردیان و ڕەوزەی مناڵان بوو منیش و کا خالیدی براشم سیارەیەکیان ئامادە کردبوو جامڕەش لەبەر کەنیسەیەکە کە دراوسێ بە لەو دیوە یعنی ماڵ گەڕەچێک لەو دی منەوەیە ئیتر خستیانی نەوێەوە مەجبور بوون بمان بم بۆ پۆلیس چونکە ئیتر هەموو گەڕەکەکە هەمووی زانی و سەحافە زانی و خەڵک هەمووی هاتنە سەر و هەر لە ناو مەمەڕەکەی خۆشمانە دراوسەیەکی مەغریبیمان زۆر محتەرەمانە ژن و پیاوی هەموو هاتن و قسان زۆر بە پۆلیسەکان و تو ئاویان بۆ من هێنا و هەر لەو کات و وەزعەیە کە هەبووم ترزانیان کە ئیشەکان فەشەلی پێ هاتووە دوای گەڕانەوە سەر ئەوەی کە بڵێن بەڵێ ئێمە تۆمان بان کردووە بۆ شتێکی قانونی و ئەمانە ئیتر خۆشم دوایی لە دادگا وتم ئەمە لە هەموو وڵاتی ئەوروپایی پۆلیس کە ئەچەیە چێگەگرێ ئەو کەسە دەموچاوی خۆی ئەگرێ بۆی خەڵک نەیبینن بەڵام لەم حادیسەی منە پۆلیسەکان دەموچاوی خۆیان گرتبوو چونکە من سەربەرزتر بووم من ئازادتر بووم ئازاتریش بووم لەوان و بە فەزڵی خوای گەورە من جەریئتر بووم لەوەی کە ڕوبەڕووی مجتەمەعی نەروێجی هەموو شتێک ئاوا بەرەو ڕوویان بوەستنەوە ئەوان بە دزیەوە هاتبوون ئەوان وەکو ئوسلوبی حیزبی بەعس و مخابراتی وڵاتانی شەرقی لە نیوەشەوە هەڵیان کوتاب و دەرگاکەشان شکان و هاتبوونە ژوورە و ئەوان تەکبیری ئەویان کردبوو لە شوێنێکەوە بمبەنە دەرەوە ڕێگاشیان نەئەدۆزیەوە نەیانەزانی چۆن چونکە بە تەواوی شارەزای مەمەڕەکانی نەبوو شوێنەکانی نەبوو سێ چوار جار چونکە دووسێ دەرگای مەخزن و گەراج و ئەوانە هەمووی لەسەر مەمەڕەکان پێشەش دەرگای لەسەرە نەیانەزانی کامیان بکەنەوە بە کوایە بڕۆن نەشیان نەتوانی بیشکێنن چونکە مافی ئەوانەشیان نییە نەشیانەزانی ئەنجا چۆن بڕۆنە دەرەوە لەبەر دەرگا ڕئیسیەکەوە نەبێ کە هەموو سەحافەی لێوەستا و خەڵک هەمووی قەڵەباڵغێکی زۆری لێ دروست بووە بە هەر حاڵ منیان بر بۆ زیندان و دوایی زانیم لە تەلەڤیزیۆنی CNN کە لە زیندانەکەیە هەبوو لە ڕسمەکانە کاک نازمم تیابی نیێ و مامۆستا نازم کە بەدیار مەیتەکانەوە بوون و قەڵەباڵغی بوو لیاندرا و ئیتر CNN باسی کرد کە شەڕەکە بەوە دەستی پێکردو کە ئەو ساڕوخانە لە بەحری ئەحمەرەوە نراوە بەو ناوچانەوە کە ئەنساری لێ بوو خۆم پێشتر قسەم کردەوە پێشگرتنەکەی خۆم قسەم کرد لەگەڵ ئەو برا ڕزانەی خۆمانە لە خوارەوە پێم وتم لێتانە دەرێت چونکە ئێستا راپۆرتێکی نەروێژیم بەردەست کەوتووە کە مخابراتی ئەمریکی و خەبیری عسکەریان هاتووە سەری شنروێ لەوێ هەموو تەختیت و بەرنامەیە کراوە لەبەر ئەوەی حسابی وردی بۆ بکەن وتیان تا ڕادێک احتیاطاتی خۆمان کردووە بە هەر حاڵ مهم ئەوەیە ئێوە کۆمەڵ نەبن شوێنەکانی خۆتان چۆڵ کردبێ و بڵاو بن دائیمە ژنەکان مناڵان هەمووی ئیزن دەنەوە ئەوانان هەموو احتیاطاتێکی باشیان کردبوو کاگاسۆ خوای گەورە ئازادی کە پلانی بۆ هەمووی هەندا نابوو کە هیچ جێگا و ڕەبایە و شوێنێک نابێت کەسی تیا بمێنێ دوو کەس پێکەوە ببن یا یەک کەس تۆزێ لەولاترەوە دوو کەسی تر ئاوا
و زۆر بەداخەوە دیار بوو برانی کۆمەڵیش کە ئێستا دوای ئەحداسەکان طبعا هەندێک ڕوون کرایە و جەلال تاڵبانی 3 ساعت پێش لێدانەکەی خەبەری دا بوو مامۆستا شێخ محەممەدی بەرزەنجی و هەروە مامۆستا عەلی باپیر کە ئەوانش زۆر مطمئین بوون لەوەی کە ئەمانە ئەهلی غەدر نین و غەدریان لێ ناکەن و گومانیشی تیان نییە کە تاڵبانی تاغوت بە ئەمریکایەکانیشی وتبوو کە ئەو جەماعەی ئیسلامیە چونکە تێوەڵەش لێیدرا و بیارەش و خوڕماڵیش لێیدرا معناوە هیچ جیاوازێک نەخرایە نێوانی بزوتنەوەی ئیسلامی و هەروەها کۆمەڵی ئیسلامی هەروەها ئەنساریش چونکە هەمویان هەر ئەهلی ئیسلامن هەمویان هەر چەکدار بوون و ئەمریکایەکانیش هەموو گروپێکی چەکداریان خستە بۆ لیستی تیرۆرەوە وەختەکەوە برایانەش درا بە ساڕوخەکان دوای ئەوە هجومیان کرایە سەر ئەو معلوماتانەی کە گەیشتەوە بە من طبعا ئێوەش دەزانن من ئیتر لەو کاتە لە زیندانە بووم و دادگا بوو اینجا نەمەتوانی اتصال بە هیچ کەسێکەوە بکەمەوە چونکە بۆی ئەو شوێنانەش کەشف نەبنەوە هیچ برایەکیش نەمەتوانی لە ئەوروپاشەوە پێی بڵێمە تۆ ئەتوانی چی بکەی بەڵام خوتە و بەرنامەی خۆمان بە تەکید هەر هەبوو لە ضمنی خوتە و بەرنامەکانە ئێمە کۆمەڵی خانومان بەکرێ گرتووە لە ناو ئێرانە خەڵک نەیەزانی پارەیەکی محتەرەم و چاک بە دۆلاریش و بە یۆرۆش حازرمان کردبوو بۆی خوانە خواستە کە لێمان قەوما ئەو برایانە بتوانین ڕزگار کرێن یان بتوانێت ڕەشوە بدرێت لە ئێرانە ڕزگار کرێن چکە حسابمان بۆ کردبوو کە ئێرانیش ئەهلی غەدرە بێ بەرامبەرمان و 28 جواز سەفەری بەتاڵیش گەێنرا بۆ دەست ئەو برایە بەڕێزانە الحەمدلله دوای لێدانەکە بە 2-3 ڕۆژ ئەو شتانە هەمووی گەیشتە دەستیان و بە فەزلی خوای گەورە هەمووی ناو تەزویرات و شتیوان بۆ کرا و جواز سەفەر و ئەمانە و ڕزگار کران و هەندێک شوێنیش خانووکە گیرابوون لە شیمالی ئێران گیرابوون لە شوێنی سیاحی بە وزستانە بۆ ئەوەی خەڵکی نەزانێ پێی نەبا لەوەی کە چێن و چکارن و بۆ گەیشتونەتە ئەوێ بە پارەیەکی زۆر گرانیش گیرابوون هەروەها لە شارانی تریشە ئەو برایانە الحەمدلله شاررانەوە هەتاوەکو وردە ڕێگا و شتی وا تەرتیب کرا کە لە بروجەرد و لەو شوێنانەوە داخلی عێراق ببنەوە و دوای ئەوەی تر دادگاکانی من بەرەو قورستر ئەڕۆیشت تۆمەتەکان زۆرتر ئەبوون چونکە یەکێتی دیار بوو 21 نامەی گۆڕی بۆوە وەکوزانیم لە نێوانی مخابراتی ئەمریکی و خۆیان و مخابراتی نەروێجی ئیتر هەر تۆمەت و شتێک کە بیان زانیا لێرە احتیمال هەیە قانون بیگرێتەوە ئەمانان هەموو تەرتیب کردبوو ئەوەی دەوری سەرەکی فیتنە دروستکردنی ئەنواند کوردیش میدیا بوو چونکە وەسایقەکانیان بۆ کوردیش میدیا ئەنارد لەوێ بڵاو ئەبەوە دوایی لەوێ ئەیاندایە بە نەرویجی بۆی نەرویج بڵاوی کاتۆ بێ بە وەسیقەیەکی ئیعلامی ئەنجا بێتەوە بۆ دادگا هەروەها چەند دەورێکی تریش کۆمەڵێکی تر لە ڕۆژنامەکانی تر ئەبەو شێوە ئەیان بینی کە چ ڕەبت بوو بن بە یاساریەکانی کوردستانەوە بە تایبەتی بە یەکێتی یعنی و هەروەها طبعا حیزبی کۆمونیستی کرێکاریش دەورێکی بینی بەڵام هیچی وانەوە کەس احتیمامی پێ نەدا پاشان ماینەوە بۆ دادگاکان و بۆ ئەملاولاوە ئەو برانش لێیاندرا پاشان هجومیان کرایە سەر حسابمان بۆ کردبوو چکە بۆ خۆشم بە تەلەفۆن هەر پێم وتبوونتم احتیمالی دوو شت زۆر بەرچاو بگرن یەکەم احتیمالی ئەوەی کە هجومتان بکرێتە سەر وەکو تەحالوفی شیمالی لێبێ هجومێکی بەڕی بکرێ ئەمریکایەکانیش لەگەڵ یەکێتیە هجومەکە بکەن لەبەرەو تەکبیری ئەوە بکەن کە چێ دەرئەچێ چێ ئەمێنێتەوە وەکو مقاومەکردن چۆنەکەن و دیسان هەندێک دەرس و تەجروبەی مهمە لە توورە بوراوە وەرگرتە بوو فێربوو بووین لە ئەفغانستان هەندێک برا بە برینداری گەڕانەوە هەر کورد الحەمدلله خبرەی باشیان پێبوو معلوماتی باشیان پێبوو کە ڕزگار بووبوون لە دەست ئەوانەی کە لە شیعەکانی ئەوێ پەرچنار ڕزگاریان بوو ڕایان کردبوو پاشان توانی بوویان فارسی زمان بوو فارسیان زانی بوو خۆیان ڕزگار کردبوو بە هەر حاڵ باسییان بۆ کردین شێوەی قورسی چەکەکان چۆنە کە ئەوترا 1500 کیلۆ قورسە هەر ساڕوخێکی هەر تۆپێک و تەسیری لەسەر ئۆکسسیجین چییە ئەشکەوتەکان چەند خەتەرە بن لەو حاڵەتانەیە کوێ ئەمانە هەندێک شتیان لەو بابەتانە پێوتبووین ئێمەش احتیاطاتێکی باشمان کردبوو چونکە هەر لەو فترە کەمەیە
لفترة أنصار لك خوم ليوم أو بين شش مانجا 13000 دلار من ترخان كردو بس بو أشكوت كان من بشوي شي باش دروس كردو نظري خومان چونك أو من بو دانابو درمانو أو منفذي تير شاخ يان كون كردني بشوي شي واك أجر زاري أشكوتكش بجيري يا تشالك بجيري أو خلق بتوانا لي بمينته زخيرة وخواردن وخرما هروها ميوج وشواله باي مهندش لو بابتانا هم طبعا ترتيب كراو كأجر خوانا خاصة خلشي برنداريش من هنا أو أشكوتانا ليش ما ندراي وبتوانين والله ما حساب من طبعا بوكر دبوك يشتي احتمال لقوا تركيا الريكو تاري تركي بيت السرما احتمالي طبعا أمريكا ما هردانا نابو تبدأي أحداث كان هوا قورة باش نبرا برزانه بفضل اخواي جورا اما واني كشهيد بون لو فتره يكم بصاروخ كان يكم جار دوكز بون دكتور مبارك خوتي هولر ولا قلب براي تشترا واي پروردگار وشهيد يا ورگره باش هندي تشتر كم خالفه خسكي كاغ اسوان كردو بينجام بيكو بون صاروخي تشتري ام بركوتو عندي صاروخي جنا تقيبو ودواي اوا هجوم كراي سر ناوچك هجوم كراي سر ناوچەکەوا دیاربوو نزیکی حوت ڕۆژێکی خایاند بوو کۆمەڵە برای عەرەبیش تازە گەیشت بوون ئەوێ بۆی وەکو بەهانای ئەو برایانەوە بێن یا عەلە لەقەل یارمەتیان بدەن شەڕ بکرێ بۆ ئینسیحابێ بکەن یا شتێکوە ومێدی ئینسیحابیش نەبوو چونکە ئێرانیش لە خۆشی ئەترسا ئێران لەلایەکەوە چونکە ئەترسا لەوەیکی ئینزال جەویەک ببێ و هەر ئەو بە حوجەی ئەنسار الئیسلام ئەمریکایەکان بتوانن 2000 جوندی خۆیان بێنە ئەو ناوچانەوە ئیتر بیکەن بە بورجی مراقەبە و بیکەن بە شتێکی گەورەتر لەسەر ئەوانش بەترسی ئەوان هەر هەبوو بەهەرحاڵ خوای گەورە کردی ئەو برایانە سەلامەت دەرچوون بەڵام ئیتر دوای ئەوە هجوومە بەڕیەکە کە دەستی پێکرد و بە پێش لەشکری یەکێتی و تاغوتانی ئەمریکی ئەو برایانە الحەمدلله ئەو خیبری متفجراتی کە هەیان بوو شتێکی باشیان کردبوو زۆر شتیان هەموو متفجرات ڕیز کردبوو ینی بۆم ڕێژیان کردبوون بۆیە تاغوتانی یەکێتی کە دەستیانەدایە فەردە ئاردیشە تەقیەوە دەستیانەدایە سیارە ڕایەنەکرد وەکو تاڵانی بیگرن سلفیان لێدا ئەتەقایەوە پیایەن یا کلاشینکۆف ڕەبتیان کردو بە دەزوویەکە بە نارنجۆشێکەوە کە لە چاڵەکە لە ئەرزەکەی قایم کرابێ کلاشکۆفەکان کە بەرزە کردو ڕمانەکە ئەتەقیەوە ئیتر الحەمدلله ئەو برایانەش لەگەڵەوەشە کە خەسارەتیاندا ئەوانیش خەسارەیان باش لێکەوت و ئەو برابەرزانش ڕەنگە بزانن لە تەقینەوەکەی یاسین البەحریش کە خۆی سیارەکەی کڕی بوو خەڵکی سعودیە بوو بۆم ڕێژ کرا بوو چکە بۆم ڕێژکردنی سیارەکانش خبرەی خۆمان بوو شتێکی مهم بوو کە فێر بوو بین الحەمدلله ئێمە لەو ئاخریانە خبرەی عسکەریمان زۆر باش پێشکەوت و یعنی بە فەزلی خوای گەورە یەلەجی ئیستیشهادیەکان کە دروست دەکرا بە سەتی خۆمان بوو خۆمان دروستمانە کرد خبرەیەکی بەهێز بوو هەر ساچمەیە کە تایە و 2 سانتیمەتر و نیو بە چیمەنتۆی ڕۆیشتە ناوەوە لە شوێنی داخراوە هەر یەلێجێک معڕەز بوو بۆی 70 و 100 کەس احتیمال بوو بکوژێ و ئەو کەسانش کە تەدریباتیان کردبوو خەڵکیی ئیستیشهادی زۆر ڕێک و پێک و بەهێز بوون پێشمەرگەی کۆن بوون یەکەم کەس کە یەکەم ئێلەگی لەبەر کرد خەڵکی کفری بوو 7 ساڵ بوو پێشمەرگە بوو عمری 28 ساڵ بوو و الحەمدلله خیبرەکان زۆر باشە ڕۆیشتە پێشەوە وەکو بەرگریکردنیش بۆ خۆمان توانی بوومان ناپاڵمی ئەرزی دروست بکەین ناپاڵمی ئەرزی هەروەکو بەرمی لە باروتێکی زۆر وایە کە ئەبێ بە گڕ لە کاتی هجوم بۆ هێنانتە گڕەکە ڕووەکاتەوە ئەو دژمنە تەمانەوە شتێکی نوێ بوو لە دوای بەکارهێنانی ئەو متفجراتانەی کە لە دوای شەڕەکەی شەمەریوە هجومەکانی تر بەکارهێنرا و دیار بوو طبعا یەکێتیشتەوە و چۆکی شکا بوو لەوەی کە نان ئەوێرا یعنی ئەنزانی کە خساری زۆر زۆریان لێەکەوێت چونکە ئەوان فقط لەگەڵ ئەنسار و بڵێن پێشتریش جوندا لانی کەم تەسەورەکەم نزیکی 900 کەسیان لێ کوژرا بوو چونکە هەندێکیانمان ئەگەڕاینەوە بە دوای ئەوە بزانین چەندیان لێ کوژراوە لە کوێی بیستینەوە چەند بریندار هەیە چێ کوژراوەکان چێن لە خستخانەی کەلار و کفریوانە خەڵکێک متابعی بۆ کردینەوە بۆ ڕانیە بۆ زۆر جێگایتر ئالاوێەوە متابعا کرایەوە یان لە سەرای سوبحاناغا لە خستخانەی خۆیان هیچ شۆڕش چەندی لێ یا لە سلێمانی یا لەو جێگایانە چەند بۆ چەمچەماڵ چۆتەوە
متابعەیەکی باشیشمان هەرە کرد والحەمدولله تا ئەو زەمانەش هەندێک جیهازی بچووکمان لە ناو هەڵەبجە مابوو لە هەندێک شوێنی تر مابوو کەسی لە نەمابوو لە هەڵەبجە وەکو پێشمەرگەوانە بەڵام جیهازەکان ئیشیانە کرد بەدەست گەنجی 16 ساڵ و 17 ساڵەوە بوون کە الحەمدولله زۆر دەورێکی باشیان بینی یەکیشیان بەڕەحمەت بێ دوایی لە چەک هەڵگرتنەکەیە کوژرا خوای گەورە بە شەهید وەریگرت بێ. دوای ئەوە ئەو هجومانە کە کرایە سەر ئەو برا بەڕێزانە بە مەجموع طبعاً نزیکی 80 بۆ 85 کەسی ئەوەندەی من معلوماتم ئێستا هەیە 80 بۆ 85 کەسی ئەنسار و برانی لەگەڵیان نابوون شەهید بوون خوای گەورە بە شەهید وەریان گرێ. هێشتا ناتوانین نازانین سەرژمێریەکی تەواویان بکەین چونکە من نامێ هیچ جۆرە پەیوەندیەک لەگەڵ ئەو برانی خوارە دروستکەینەوە ئەوانیش هەروەها نایەنەوێ چونکە بۆی جێگای ئەوان کەشف نەبێت کە لە شوێنەکەەوە تەلەفۆن بۆ ئێمە بکەن و ئیتیصالێ بکەن یا شتێکی لەو بابەتانە و ضروریش نییە چونکە الحەمدولله من کە هاتوومەتە دەرەوە لەسەر ئەساسی برایەتێکی خۆمان 14 کەس بوون شورا هەمویان ڕازی بوون و ئەو برا بەڕێزانە هەمویان دیاریم کردو بە سەریان و ئەمیری یەکەم چێ ئەبێ بە سەریانەوە گەر ئەو شەهید بوو یان نەما ئەمیری دووهەم چێە و ئەمیری سێهەمیش چێ کە لەسەریشم دیاری کردبوون ئەمیری یەکەم و دووهەم و سێهەمیشم دیاری کردبوو هەر لەو برانەی جند دیاریم کردبوو بۆ ئەوی خەڵکی هەست پێ نەکا کە یەکێکی ئیسلاحیشی تیابێ بۆ ئەوەی مەسەلەی خەت و خطوط و ئەم جۆرە شتانە لە مەسەلەی جیهادەکە تەزەیفی نەکاتەوە دیسان. والحەمدولله ئەو برایانە بە فەزڵی خوای گەورە توانیانەوان بڕۆنەوە ناوە شوێن پێخۆیان بگرن و ئەوەی لە ڕۆمادی و بەغدا و دوای وردۆر لە هەڵکشانە سەروتر و دیارە لە موسڵ و لە دیا لە جێگای خۆشیان الحەمدولله کردەوە و ئێستاژ الحەمدولله معسکەراتی خۆیان هەیە و ئەیبەن بەڕێوە و لە جەبەل حەمرین بە فەزڵی خوای گەورە تواناشیان هەیە و بەرگریشان لە خۆیان کردووە و هەم احتیلال ئەزانێت لە معسکەرەکان لە چۆن و لە چ سنوورێکان و هەم حکوومەتی نووری المالیکی و جێیشیش ئەزانێ بەڵام بە فەزڵی خوای پەروەردگار ناتوان چەند جار هجومیان کردوتە سەریان ئەمانیش طبعاً دیارە تەنزیماتیان هەیە و تەلەفۆن و ئەجیزەی تریان هەیە کە لەو سنوورانەی خۆیاندایان ناوە هەر وەختێک کە هجومێ شتێگەکرێ ئەوان ئاگادارە بن بۆ تەنزیمات و نشاطی خۆشیان الحەمدولله لە کەرکووکە نیشاطیان باشە وەکو تەنزیمات دیارە لە هەولێر و سلێمانی هەر کەسی ڕوویتە اتصالیان پێوەکە یا پەیوەندیان پێوەکە ئەچێتە کەرکووک لەوێ وایان دۆزێتەوە بە سیارەی خۆیان ئەڕۆن و ئەگەنە معسکەرەکانی ئەوان هەتا ئێستا الحەمدولله ئەو برایانە ماون ڕێک و پێکن بەهێزن ئەوانەی کە لە زیندانیشن کاک ئەیوب یا کاک ئاسۆ یا برایانی تر بە فەزڵی خوای گەورە بەهێزن لە زیندانی شەهرەوەندەی کە ئەبیستین و خەڵکێکە ئازاد دەبن و پەیوەندیمان پێوەکەنەوە و یا خەبەر ئەزانین لێیانەوە الحەمدولله باشن وریان بەرزە لە ناو زیندانەکانە دەرسیان هەیە خۆیان تەکەتولی خۆیان هەیە ئەوانەی کە سەر بە ئەنسار نیە تەئیدی ئەوانیان کردووە لە زیندانەکەیە پۆلیسە ئەمریکای جوندی ئەمریکایەکانیش لێیانە ترسان چونکە الحەمدولله چەند جارێک کە بوو بە شەڕیش لەگەڵ چەند لایەنی تر و شوێنی تر ئەمان الحەمدولله توانی بوویان قووەتی خۆیان بسەلمێنن بەهەرحاڵ ئەمە بە شێوەیەکی گشتی ئەحداسەکانی 93 بوو و ئەو برایانەش الحەمدولله خۆیان گرتەوە بە فەزڵی خوای گەورە ڕاستە بۆ ئێمە شتێکی زۆر تەوەقع نەکراو بوو چونکە ئەو زەختە گەورەی هیچ تەسەوری ئەومان نەکرد بەڕاستی ئێمە هەنگاوی مهم چوو بووینە پێشەوە و ئێمە وەکو حیزبێکی کوردستانیانە تەسەوراتمان وردە دائڕشت چونکە خەریکی نووسینەوەی مەناهیجمان بووین و تەسەوراتمان بووین ڕوانمان وا بوو کە کوردستان بۆ خۆی پێویستە ئیدارەیەکی ئیسلامی تیا دروست ببێ بەعکسی ئیدعایانەش کە ئەیکەن خەڵکێک حتا لە ئیسلامیەکانیشە کە ئەڵێن ئەوانەی جوند ئەقلیان بەو شتانە نەئەشکا بالعکس ئەوە حتا ڕێی کاک ئاسۆ و کاک هەڵگورد و هەروە کاک نزار کاک عەبدوڵڵای شافعی تەمەن کاک گوریا ڕێی ئەوانیش هەروەهاوی ئێمە کە ببووین بە یەک ئەم ڕێیە زیاتر چەسپا زیاتر خەمڵێ بەڵام بەداخەوە طبعا دیار بوو مەجالەکان کەمتر بوونەوە و هەروە ئەو برایانی تەوحید طبعا شتیوان تەسەور ناکرا و برایانی تەوحید یعنی هەر بە جۆرێکی تر فکران بە جۆرێکی تر و بۆ چوونیان جۆرێکی تر و هێشتا سادە بوون بەسیط بوون لە زۆر مەسائل کە لە ڕووی ململانەی فکری و سیاسی و ئەو جۆرشتانەوە تێبگەن بەڵام مهم بوو ئێمە کە خۆمان بووین بە ساحەبی تەجروبەیەکی سیاسی و فکری
بۆ یەکەم جارە ڕەوتێکی سەلەفی جیهادی لە 92 ئەو ئەندامانەی کە وەکو تقریری یەکێتی نووسی لە سەرمان لە 92 کە 16 وەهابی توندڕە و چوونەتە سەرکردایەتی بزوتنەوە مهم بۆ ئەم وەهابیە توندڕەوانە بە تعریفی ئەوان لە 92 دەرکەوتین لە 2002 بووین بە خاوەنی خاکی خۆمان قەڵای خۆمان بڕیاری خۆمان پارەی خۆمان بووین بە ساحەبی ئەوەی کە بۆ خۆمان وجودێ بۆ ئێران دانێنێن ئەگەر وجودمان بۆ دانەنێ و یەکەم جارە ئێمە بەدەستمان بێ ئیدارەی سراعەکە کەی هجوومەکەینە سەر یەکێتی یا کەی ئاشتی لەگەڵا دروستەکەین بەعکسەوە هەموو شەڕەکان یەکێتی ئیدارەکەی ئەبر بڕێوە ئەو اختیاری زەمان و مەکانیە کرد ئەو هجوومی دەست پێ ئەکرد ئێمە بۆ یەکەم جار بوو گەیشتبووینە نەتیجەیەکی ئاوا تەجروبەی خەندەقەکان کە کردبوومانن هەمووی تەجروبەی بۆس نەبوو کە لەناو دارستانە کرابوون لەناو شوێنە کرابوون ئێمە بۆ یەکەم جارە لە کوردستانە خەندەقی وامان هەڵکەندبوو وەکو هیجاجی یان وەکو بۆسنە کە لە مەسافەیەکی زۆر بڕۆیت و بەقەدەر باڵای خۆت هەمووی هەڵکەندرابێ و شوێنی عیلاجی لێبێ یا شوێنی خواردنی لێبێ یا لەو جۆرە شوێنانە سەنگەرەکان زۆر مەحکەم بوون ئەنجا هەندێک خبرەی تر فسفۆرماندا بوو لە هەندێک بەرد لە دوورەوە کە هەر خۆمانەمان بینی ئەو متفەجراتانەی کە دانرابوون لە دەوروبەری ڕەبایەکانی خۆمان بە سیم هاتبوونەوە بۆ لای حرەسەکە ڕقەمیان لەسەر بوو هەر نوعێکی متفەجرات کابرای توانی بە پاتری لە شوێنی خۆی بیتەقێنێتەوە بێەوەی تەقە بکە خبرەکان زۆر بەهێز بوون چەند برایەکیش لەوانە خوای گەورە بە شەهید وەریان گرە زۆریان لەوای ڕۆیشتن هەندێکیشیان فەوتان یەکێ لەو برا بە ڕێزانە هەڵدێرا لە شاخەکە لە نزیکی شرام لە وەختێک برایەک ویست بووی دەستی بگرێ دەستە سناعەکەی گرتبووە و نەیزانی بوو دەستی سناعەکە ڕای کێشا بوو جەستی لاشەی کەوتو بە خوارەوە هەپرون بە هەپرون بوو بە هەر حاڵ خوای پەروەردگار بە شەهید وەریان گرێ هەشت لەو برایانەش تەوان بریندار بوون لەسەر ئەو بەفرە بوون لەو سەر شاخە ئێران ڕێگای نەدا حتا بە برینداریش بە پارەش ڕێگای نەدا کە عیلاجیان بکرێ هەر لەسەر بەفرەکە ڕق بوونەوە و یان لە بریندارێتەکە مردن خوای پەروەردگار بە شەهید وەری گرتبن